کمیته چاندی انجی چاندنی و آفدانیا ریوبریا خسر درباره ایریشن دولتا ترکا داگر کرده داخویانی اکدا و ایریشن هوانه به توندی شرمزار کرن. داخویانی به بجداری اندام سازی سیویل لشکری پارتیان سیاسی و رخصن جواکا سیویل لچارخاره نعیم آرقایی هات داین. داخویانی ده ایریشن دولتا ترکا داگر کر این لدجی بناسازی هرما باکور و رجلات سوریه هات شرمزار کرن. هر داخویانی ده هات گوتن که دولتا ترک به وان ایریشان دخوازه آرامی و اولهی هرم تک ببه. ده داویا داخویانی ده بانگا بلند کرنا آستا کوشینه لهمبری وان ایریشان هات کرن. الهجمات الإرهابية باسم لجنة الزراعة والاقتصاد تم تنظيم بيان بخصوص الهجمات التركية. وەکە کۆمیتەیە چاندنی و ئافدانیەیە لە ڕقایە دەربارەی ئێریشن دەولەتا ترک ئێن لە دژی هەرێما باکوور و ڕۆژهەڵاتی سووریێ مەداخویانیەکدا دەولەتا ترک دڤان ئێریشن خۆدا پرانی بنەسازیە هەرێمێ و جهێن خزمەتی هەدەف دەگرە بەوان ئێریشان ئارمانج دکە کۆگەلێ هەرێمێ برچی بکە و نەچاری کۆچبەریە ببە ئەم وەکە خەلکێن ڕقای دەبێژن توجاری پلانا دەولەتا ترک پێکنایە و ئەمێ هەردەم لەسەر ئاخاخۆ بن هەروەها ئەم بانگ لە ڕێخستن و دەولەتێن ناونەتەوەی دکەن کۆ بە ئەرکی خوای مروفی رابن. الدولية والمجتمع الدولي التدخل لوقف هذه التدخلات.